بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی، و لەسەر ئال و بەیتی ئەطهاری، و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان سەرمەشقان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، لە حەڵقەی دوێنێ باسی ئەوەم کرد کە زەیدی کوڕی عەمر نەگەیشت بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، نەگەیشت بە خۆشەویستەکەی خۆی، بە عاشقەکەی خۆی، نەگەیشت بەو مراز و مەقسەدەی کە لە دڵیدا بوو کە چەندەها ساڵە چاوەڕوانی بوو لە ڕێی نامەردان ڕێگران بکوژان ڕێیان لێ کرد و شەهیدیان کرد. جا زەید پێش ئەوەی ڕوحی دەرچێ دوعایەکی کرد. أو دعاء قتي: اللهم إن كنت حرمتني من هذا الخير فلا تحرم منه ابني سعيدا. يا ربي خوايا أجر أمنيش محروم بوم لو خيرو بيري كإمام ببيغمبرو بدوا كوتني محمد المصطفى صلى الله عليه وسلم. يا ربي خوايا كرة كم سعيدي لي محروم نكي. سبحان الله سبحان الله. خو ئەم دوعای زەیدی قبول کرد. کوڕەکەی زەید یەکێکە، کوڕەکەی سەعید یەکێکە لە عەشەرەی مبەشەرە. عەشەرەی مبەشەرە دەنا، یەک لەوانە سەعیدی کوڕی زەیدی کوڕی عەمر. سبحان الله سبحان الله. دوعای بابی کوڕی گەیاندە چێندەر، کوڕی گەیاندە عەشەرەی مبەشەرە، کوڕی گەیاندە کەسێک کە لە دونیایە موژدەی بەهەشتی پێ بدرێ، کوڕی گەیاندە ئەوەی کە لە سڕەی إمامي أبو بكر، إمامي عمر، إمامي عثمان، إمامي علي، طلحة، زبير، عبد الرحمن كوري عوف، عبيدي كوري زراح بي. سبحان الله. صدر زيشي بي بخشي أم دعايا، سبليشي بي بخشي أم دعايا. عزيزانم تخوه دعاي خير بو من دالك كان تنظر بكن با والله يك دعاي دايكو باوك من دال أفرنت عليين. عزيزانم زۆر کەس ناڵەی دێ لە من دەستی منداڵی، بێتاقەتە لە من دەستی منداڵی. نا، بێتاقەت مەبە، دڵی ئەو منداڵە لە بن دەستی خودایە. یقەلبها کەیف یەشا، بە کەیفی خۆی هەرجێر و وەرجێری دەکا. تۆش مەردی خوای بە، دوعای خۆیری لە بۆ زۆر بکە. لە شەو نوێش هەستە خوایە ئەم کوڕەم هیدایەت بدە، ئەم کوڕەم تەوفیق بدە، ئەم کوڕەم سەرکەوتوو بکە، ئەم کوڕەم خوایە ڕێی لێون نەبێ. یا ڕەبی خوایە بەخۆت حفز و ستریکە. بەردەوام دوعا لە بۆ منداڵەکانتان بکەن. دوعای باب قبوڵە لە بۆ منداڵی، دوعای دا قبوڵە لە بۆ منداڵی. ئازیزانی من بزانە سەعید بە دوعای باوکی کە باوکی قسمەتی نەبوو بە خزمەت پێغەمبەری بگا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەگەرچی سەلامی بۆ بەزێشت بوو. سبحان الله. بە عامری گوتبوو، عامری کوڕی ڕەبیعە: ئەی عامر، من دەزانم ئەو پێغەمبەرە پەیدا دەبێ و بەحەقیشە ئیمانیشم پێی هەیە، لە ئێستا ڕا ئیمانم پێ هەیە و کە پێغەمبەری حەقا، بەڵام پێناسی بە قسمەتی بگەم. تخوا عامر ئەگە تووشی بووی سەلامی لێ بکە. عامریش هاتە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی: یا ڕەسوڵە، ئەمانەتێکم پێیە. پێش چەند ساڵێک پێش ئێستا کابرایەک لێرە هەبوو، ناوی زەیدی کوڕی عەمر بوو، بەخۆشی دەیناسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام.
وسەلامەکەی پێگوت و پێغەمبەری خواست عەلەیهی سەڵات وسەلام جوابی سەلامەکەی داوە، بەڵام پێی فەرموو عەمر ئەوە پێیگوت بە ئەسحابەی فەرمووی زەیدم دیت لە خەوێدا لە ناو بەهەشت دەڕۆیی و جوبە و وەژیژداشەکەشی ئەوەندە شۆڕ بوو هەری گرتە بوو بە ناو بەهەشت و بە ناو خۆشی و ناز و نعمەتی بەهەشتدا دەڕۆیشت. ئەزیزم ئەم زەیدە سبحان الله هەموو ژیانی لە خزمەت پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم، لە هەموو شەڕەکان لە بەدر لە ئوحود لە خەندەق لە هەموو شەڕەکان لە خزمەت پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وسەلام. یەک لەوانە لە بەدریەکانە شەرەفی بەدریەکانی پێبەخشێنراوە سەعیدی کوڕی زەید، یعنی شەرەفی بەدریەکانی پێبەخشێنراوە. جا سبحان الله مەشهەدێکی شەڕی یەرموک دەجێڕتەوە زەید سەعیدی کوڕی زەید مەشهەدێکی شەڕی یەرموک دەجێڕتەوە. تەبعاً بەبیرتانە شەڕی یەرموک شەڕێکی زۆر خوێناوی، شەڕێکی زۆر زەحمەت لە بینی ڕۆمەکان و لە بینی موسڵمانەکان بوون. ڕۆمەکان 500,000 کەس بوون، موسڵمانەکان 32,000 کەس بوون. عەدەدەکە گەلک فەرقی هەیە، 500,000 کەس لەگە 32,000 کەس، یعنی هەرڕات دەورەیان دابوون تەواو. جا سەعید دەفەرموێ کاتێک ئەو کوڕە گەنجەی هات ڕوخسەتی لە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح خواست کە بچێک مبارەزەی یەکێک لە سەرکردە بە قووەتەکانی ڕۆمەکان بکە، ئەوە بوو تی ئەوها لە تەنیشتی ئەبوو عوبەیدەی ڕاوەستا بووم لەو شەڕەدا 100 بەدری لەگەر بوو، 100 لە ئەسحابی بەدر لەو شەڕە لەگەر بوون. یەک لەوانە سەعیدی کوڕی زەیدی کوڕی عەمرە. سەعید دەفەرمی ئەو گەنجەم دیت هاتە بنگوێی ئەبوو عوبەیدەی و ئیزنی لێ خواست کەوا بچی مبارەزە و شەڕ لەگەر ئەو قائیدی جێشەی بکاتن. تی کاتێک کە ئەبوو عوبەیدە ئیزنی دا سبحان الله ئاوری داوە ئەو گەنجە و دیتم بە ئەبوو عوبەیدەی گوت ئەبوو عوبەیدە هیچ ئیشێک و کارێک و نامەیەک و وەسیەتێکت نییە بە پێغەمبەری خوای برێم عەلەیهی سەڵات وەسەلام. تێ ئەو کات دەستمان بە گریان کرد، ئەو کات ئەبوو عوبەیدە هەردوو چاوانی پڕ بوون لە گریان و فرمێسکی بەڕدێنی هاتە خوارێ و گوتی ناوەڵڵا سەلامی لێ بکە ئەی گەنج، سەلامی ئێمەشی لێ بکە و پێی بڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو وعد و بەڵێنەی کە خوا دایەمە هی نایەت جێ، با خەبەری هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئینجا سەعید دەفەرمێ ئەو گەنجە چوو دەستی بە شەڕ کرد و هەتا بەخۆی شەهید بوو. کە شەهید بوو گوتی ڕۆمەکان هجوومیان کرد. تێ ئەو کاتی لە ئەسپەکەم هاتمە خوارێ تی زانیم بەڕاستی هجوومەکە زۆرە گەلەگەلک زۆر بۆ ڕۆمەکان و ترس و بیمێکیان هەبوو. ئەفەرمێ قەسەم بەخوا یەک ترسیشمان لە ناو دڵی نەما، ئەوەی ترسبی لە ناو دڵمان نەما، چکە هەرە ئەو گەنجە عەزم و جەزمی شکاندن. سێ لە قیادە و گەورەکان و شاسوارەکانی ئەوانی سبحان الله لە ناو ساحەکەی کوشت کی بەوەی معنەویاتی شکاند بوون. بەڵام کە هجوومیان کرد زۆر بوون. تی من لە ئەسپەکەم هاتمە خوارێ ڕمحەکەم دانیشتم لەسەر چۆک و ڕمحەکەم چەقاند کە هجووم دەکەن بەڕاستی ئاوا لە ورجیان بدەین و بیان کوژێتی. یەکەم نەفەری ڕۆمەکان ئەمن لە ورجیمدا و کوشتم و ئیتر ناوی خوامان هینا و تەکبیرمان لێدا و بە ناویان کەتین. تی شەڕێکی زۆر خوێنایی و ناخۆش و زەحمەت بوو، بەڵام خوا بە فەزل و گەورەی خۆی و لەبەر دوعای ئەم بەدریانە خوای گەورە ئەم موسڵمانانەی بەسەر خست لەسەر هەر 500,000 ڕۆمەکان بەسەر کەوتن. جا سبحان الله ئەن بەڕاستی زەحمەتە 500,000 کەس دەورە لە 32,000 کەس بدەن. دەبی یا ڕەبی دەبی چ زۆریەک بی، چ ناخۆشیەک بی، چ ترسێک بی، بەڵام خوای گەورە ترسی لە دڵی ئەوانە هینابوونە دەرێت. چونکە ئەوانە بەڕاستی ئەوە نەبوون کە شەڕیان کرد بۆی بگەڕێنەوە دنیا و بگەڕێنەوە ماڵ و منداڵیان، بەڵکو هەمویان خۆیان ئامادە کردبوو بە خزمەت پێغەمبەری خوا بگەن صلی الله عليه وسلم. خۆیان ئامادە کردبوو بەڕح و گیان کە دیفاع لەم ئیسلامە و لەم قورئانە و لەو پێغەمبەرە و لەو حەق و ڕاستی و لەو داوایە بکەن. جا ئەوە بوو ئازیزانم بەڕاستی سەعید شەڕەکەی لەگەر ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح تەواو کرد
و شەڕێکی زۆر زۆریش ناخۆش بوو و ماوەش تاکو چەند زمانێک هەر لە خزمەتی ئەو ئیسلامەدا بوو سەعید و بەڕاستی داوەیەکی زۆر زۆر جوانی کرد و هەموو کات لە هەر شوێنێک باە ئەم سەعیدەی خێر و بەرەکەت بوو لە بۆ ئەو شوێنە زا چ بە قورئان فێرکردنی خەڵک چ بە دوعاکردنیان و چ بە هیدایەتدانیان بەڕاستی سەعید توانی هەم بە دوعای بابی و بە هەم بە هیمەتی خۆی هەم بە عشق و ئەوینی خۆی لە بۆ ئەم دینە بەڕاستی خۆی بگەینتە پلەیەک کە شایستەی ئەوە بێ کە ببێت یەکێک لە عەشەرەی مبەشەرە چکە بەڕاستی کە خوای گەورە بە پێغەمبەری گوتووە صلی الله عليه وسلم ئەم دەیانە ئەهلی بەهەشتن ئەوە بە بەلاش هەر نابژێردرێن بەڕاستی دەبێ ئەوانشتی زۆر گەورەیان کردبێ و لە ژیانیدا بەڕاستی زۆر جانفیداییان کردبێ و زۆر خزمەتی ئەو دینیان کردبێ و هەموو کاتێک ئامادە بن کە لە پێناوی ئەم دینەدا هەموو شتێک تەحمل بکەن ئەو کات ئەوانە دەگەن بەو پلە بەرزەیەدا زە ئازیزانم ئەمە ساحەی بۆ هەموو کەسێک واڵایە هەر کەسێک ئەوێ بگات بەو عەشەرەی مبەشەرە هەر کەسێک ئەوێ خزمەتی ئەو دینەکە با ئێمەش قۆڵی لێ هەڵماڵین بەڕاستی بە جددی و بە هیممەتەوە خزمەتی ئەو دینەکەین هەر یەکە لە شوێنی خۆی ئەگەر منداڵت هەیە فەرموو منداڵەکانن بنێرە با قورئان دەبەرکەن با فێری علومی شەرعی بن ئەگەر کچت هەیە فەرموو کچەکەت با لە مەراکزی تەحفیزی قورئان و لە شوێنی فێرکردنی علومی شەرعی فێر ببێ با منداڵەکانمان پەروەدەکەین بە پەروەدەیەکی ئیسلامی با هەمومان دەست بکەین بە بانگەوازی ئیسلامی بانگی خەڵک بکەن سست و تەمبەڵی واز لێ بینن بەردەوام غەم و هەممی ئێمە ئەوە بێ بتوانین ئەم خەڵکە لەم ناڕەحەتیە لەم ناخۆشیە لەو دوور لە خوایە لەو دوور لە پێغەمبەریە لەو دوور لە قورئانیە بانگیان کەین بەرەو خوا بەرەو پێغەمبەری خوا بەرەو قورئان بەرەو مزگەوت بەرەو نور بەرەو خۆشی و بەرەو شادیان بینین چونکە یەقینتان بێ ئێمە خۆشی ئێمە بەختەوەری ئێمەیە ئێمە ئەوەیە هەتا لەسەر ئەو دینەی بەوەڵڵا چەند لەم دینە دوورکەوینەوە ئەوەندە ناخۆشی و ناڕەحەتی و نەکبەتی و قوربەسەریمان توش دەبێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا بەڕاستی ئێستا ئێمە لە ضەنکا داین بەڕاستی ئێستا ئێمە لە ناڕەحەتی داین هەر هەمووی دووریمانە لە دینی خوای هەر هەمووی دوورینمانە لە محەممەد المستەفای صلی الله عليه وسلم هەر هەمووی دووریمانە لەو قورئان و لەو نور و لەو خۆشیەدا زا با مەردی خوابین ئەم خەڵکە بانکەینەوە بۆ ئەو خێر و خۆشیە چکۆ غەیری ئێمە ئەو خەڵکە کەسی تری نییە بەوەڵڵا ئێمە دەبیت زەرکسۆز و غەمخۆر و پاچی ئەم خەڵکە بین بۆ ئەوی بەرەو خوا و بەرەو پێغەمبەری خوا و بەرەو ئیسلام و قورئان و ژیانی خۆشترین ژیان حەیات و طەیبە بانگیان بکەینەوە تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم سەلام عەلەیکوم وەرەحمەت الله وبەرەکاته